لایەنە کوردستانیەکان لەسەر مەسەلەی یاسای هەڵبژاردن هەروەها کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕێککەوتون ماوەتەوە تەنها کورسی پێکاتەکانە کە وا بڕیارە سبەی لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی لەسەر بکرێت. با بزانین سبەی ڕای پێکاتەکان لەسەر ئەم بابەتە چی دەبێت و دەگەنە ڕێککەوتن چووکە ئەمە دوا خاڵە شتەکانی کە هەمووی ڕێککەوتنی لەسەر کراوە. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕۆمیۆ هەکاری سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نەتەوەی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک ڕۆمیۆ شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سبەی کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان و لایەن پێکاتەکان ینی سەرۆکایەتی پێکاتەکانە لە پەرلەمان پێتان وایە ینی گرفتەکەش تەنها کێشەی کورسی پێکاتەکانە کورسیەکانی ئێوەیە پێتان وایە سبەی بگەنە ڕێککەوتنێک لەسەر کێشەی کورسی پێکاتەکان؟ بەڵێ سڵاو لە جەنابێت، سڵاو لە بینەرانی کەی 24 بەڵێ وڵای ئێمە نیگەرانین بەو شێوەیە وەسفی ئەم مەسەلەیە بکرێتن یاخود باس لە پێکاتەکان بکرێتن، ینی پێکاتە بکرێتە هۆکاری سەرەکی بۆ ڕێک نەکەوتن لە نێوان حزبە کوردیەکانە. بەڕاستی ئێمە نیگەرانی مەکو ڕۆڵی پێکاتەکانە. بەڵێ بۆ بەیانی هەمومان ئامادەین حزبولایەنە سیاسەکانی گەلەکەمان و هەروەها خوشک و برا تورکمانەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەماندا دەنیشین بۆ ئەوەی خۆمان هەڵبەتە بە ئامادەبوونی نوێنەری و ئێنیش نەتۆیە گرتوەکانیش بۆ ئەوەی خۆیان دەستەی سەرۆکایەتی گوێ لە ڕاو بۆ چوون و تێڕوانین و قسەی نوێنەری پێکاتەکان بگرێتن. بەڵێ ئێمە وەکو حزبولایەنە سیاسیەکان من دەتوانم بڵێم تا ئەم لەحزەیە ئێمە ڕێک کەوتون لەسەر ئەوەی داخوازیەکانی ئێمە چین بە چێ شێوەیەک هەوڵ دەدەین بۆی بچینە ئەم پرۆسەی هەڵبژاردنەوە، پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لە کاتی کۆبوونەوەکەدا ئێمە قسەی خۆمان دەبێت لەسەر هەموو ئەو خاڵانەی کە دەڵێن بووەتە هۆکاری ڕێک نەکەوتن یاخود لێک تێنەگەیشتنی نێوان حزب سیاسیەکانی کوردستانە. چونکی ئێمە بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە من نەتوانم لە جیاتی هەموو حزبولایەنە سیاسیەکانی پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان قسە بکەین کە هەموومان لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردن ئەبوایە لە کاتی خۆیدا بکرێت و لەگەڵ ئەوە نەبوون کە دواش بخرێت. باش ئێستا دواکراوە زۆر باشە. کاک ڕۆمیۆ من ئەم پرسیارە لە زۆرێک لە میوانەکانمان ئەم پرسیارم کردووە جا لە پێکاتەکان بووبن یاخود لە لایەنە کوردیەکان بوون. هەمان پرسیاریش ئاراستەی بەڕێستان دەکەم بۆ خۆتان دەزانن زۆربەی تورکمان و کریستیانەکان لە هەولێر و دهۆک دەژین، ینی کەمترینیان لە سلێمانی و لە کفری و لە ناوچەکانی ترن. بۆچی ینی داوا دەکرێت کە کورسیەکانی ئێوە دابەش بکرێت بۆ خۆت پێدوانییە ینی ڕێژەی تورکمان و کریستیان لە سلێمانی و لە دەڤەری تریش ڕەنگە بەشی کورسیەک نەکا کەواتە بۆچی ئەمەیان کردوتە کێشە؟ ئێمە یەکێک لەو هۆکارانەی کە پێکاتەکان داوای سیستەمێک بازنەی دەکەن ئەوەیە کە دابەشبوونی ڕێژەی دابەشبوونی ڕۆڵەی پێکاتەکان وەکو ڕێژەی دابەشبوونی برا کوردەکان نییە. برا کوردەکان لە هەموو شارە گەورەکان شارە بچووکەکان قەزا و ناحیە و گوندە گوند حتا گوندە دوور دەرسەکان خەڵکیان هەیە، بەڵام ئێمە لە شوێنی پچر خەڵکی ئێمە دابەش بووە. بۆیە ئەگەر ئێمە سیستەمەکە بڕیار درا بۆ ئەوەی بێتە فرەبازنەی ئێمە زەرێکی زۆر دەکەن نوێنەری پێکاتەکەم و بیریشمان نەچێ. ئەمە خولی شەشەمی هەڵبژاردنە لە پەرلەمانی کوردستان، چەندەها خولی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەڵبژاردن کراوە، بەڵام پێکاتە هیچ مشتومڕێک نەبووە بۆ ئەوەی پێکاتە بکرێن بە زیاتر لە بازنەیەکی هەڵبژاردن. عێراق لە هەڵبژاردنەکانی ڕابردوو زیاتر لە 80 بازنەی هەڵبژاردن بوو، بەڵام بۆ پێکاتەکان
بۆ سەرتاسەری عێراق یەک باز نەبووە کەواتە ئێمەش بۆیە داوا دەکەین ئێمە حەقمان بەسەرەوە نییە چێ پێی خۆشە چێ پێی ناخۆشە بەڕاستی ئەبێ پێکاتە هەموو حزب لایەنە سیاسی کوردەکان ئێوە لەگەڵ یەک باز نین نەک لەگەڵ چوار باز نین بۆ هەرێمی کوردستان بەڵێ ئێمە لەگەڵ یەک بازنەوەین و من پێم وایە وەکو لە سەرەتای قسەکانیشمە گوتم سەرجەم لایەنەکان داوا یەک بازنەیی دەکەن ئەوەی تا ئێستا من زانیوە و تاکید بوومە لە هێز و لایەنە سیاسەکان و لە نوێنەری پێکاتەکانە چونکی ئەگەر غێری یەک بازنەیی بێ ئێمە لەوانەیە زەرمەندی یەکەم بین لەم هەڵبژاردنانە زۆر باشە کاک ڕۆمی زۆر قسە لەسەر ژمارەی کورسیەکانی پێکاتەکانیش دەکرێت ئێوەش بۆ خۆتان قسەتان لەسەری هەیە ئێوە داوا دەکەن کورسیەکانتان زیاد بکرێ بەڵام هەندێک لایەنیش قسە دەکەن دەڵێ کورسیەکان کەم بکرێتەوە پێشبینی چی دەکەن سبەینێ پێشبینی ئەوە دەکەن کورسیەکانتان زیاد بکاهی تەواوی پێکاتەکان یا وەکو خۆی بمێنێتەوە ئێمەی پێکاتە و هەموو لایەنە کوردیەکان شانازی بەوە دەکەن کە پێکەوە ژیان لە کوردستانە هەیە هەموو لایەنەکان بە پێکاتە و بە کوردیەکان شانازی بەوە دەکەن کە پایەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستانە چەسپاوترە و بۆ پێشەوە زیاتر بۆ پێشەوە ڕایشتووە لە ناوچەکانی تری عێراقا حتا هەندێک جار باس لەوە دەکەن کە ئەو دیموکراسی لە هەرێمی کوردستانە هەیە ئەو تەجروبە دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە نمونەی لە هەموو ناوچەکەش تەنها نمونەیە کەواتە باسکردنی کەمکردنی کورسی کۆتاکان ئەمە دەرچوونە و وازهێنانە و پشتێکردنە لەو دیموکراسیەتە و لەو پێکەوەژیانەی کە ئەمە زیاتر لە 30 ساڵە ئێمە بۆنە و بەبێ بۆنە ئێمە باسی دەکەن نەخێر ئێمە پێمان وایە بۆ هەر مەرامێک هەر هەوڵێک بۆ کەمکردنەوەی کورسی کۆتاکان واتە کەمکردنەوەی دیموکراسیەت و پرۆسەی دیموکراسی و پرۆسەی پێکەوەژیان لە هەرێمی کوردستاندا زۆر باشە زۆر بەڕێز ڕۆمیەوە هەکاری سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی نەتەوەیی لە پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش